ئەمڕۆ لە شاری سلێمانی کۆنسرتی سەمفۆنیایەک بۆ ژیان سازکرا لە ڕۆژی بەرەنگاربوونەوەی شێرپەنجە بە بەشداری ژمارەیەک لە هونەرمەندە دیارەکانی شاری سلێمانی و بێگومان بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات. کۆنسرتە لە چوارچێوەی ئەو چالاشیانە دێت کە ڕێکخراوی کوردستان و زانکۆی کۆمار بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات بۆ هاوکاریکردنی توشبوانی شێرپەنجە لە شاری سلێمانی ڕێکیان خستبوو. خۆتان نەزانن ئەمڕۆ ئێمە وەکو ستافی زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنەلۆژیا بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی کوردستان بۆ هاوکاریکردنی توشبوانی شێرپەنجە و بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات زۆر بەسپاسەوە کۆمەڵێک چالاکیمان ڕێخست لە بەیانیەوە دەستی پێکرد چالاکیەکانمان لە پارکی ئازادی بە دەستکردن بوو بە ماراسۆنێک بۆ ماوەی 5 کیلۆمەتر کە تێیدا بەشداربووان بە کچ و کوڕگەنج و لاوپیر هەستان بە ئامادەبوونیان لەو ماراسۆنە و دواتر خڵات دابش کرا بەسەر براوەکانە بە خۆشحاڵیەوە خۆشحاڵ بووین بۆ بردنەوەکەیان و ئێستاش کۆنسەرتێکی هونەریمان هەیە کە لەم کۆنسەرتە ئامانجلەی کۆکردنەوەی پاڵپشتیە بۆ کەسانی توش بوو بە ژێرپەنجە و ئەوەی کە ئێمە ئەمانەوێ بیڵین ئەوەیە کە ئێمە هەمومان لێرین بۆ پاڵپشتیکردنی ئێوە پێکەوە ئەتوانین هیوایەک بدۆزینەوە لە ئایندەوە. من وەکو خۆم ئەمڕۆ ڕۆڵەکەم زیاتر بڵاوکردنەوەی پاڵپشتی دەرونی و کۆمەڵایەتی بوو بۆ کەسانی توش بوو بە ژێرپەنجە. هونەرمەندان و موزیسیانان کە بە شێوەی خۆبەخش بەشدار بوون لەم کۆنسرتەدا باسییان لە گرنگی پرۆژەی خێرخوازی و هاوکاریکردنی توێژێکی کۆمەڵگە کرد و ئاماژەیان بەوەدا پێویستە کاری هاوشێوە پەرەی پێ بدرێت و هونەرمەندانیش بە خۆشحاڵیەوە بەشداری لەو پرۆژانەدا دەکەن. بێگومان وەک دەزانن ئەمڕۆ ئەو کۆنسرتی لە شاری سلێمانی بەڕێوەچێ کارێکی خێرخوازیە بۆ سنتەری ژیانەوەی نەخۆشخانەی هیوایە. بۆ پەڕی حورمەتەوە من ئەوەنی بزانم زۆرێک لە هونەرمەندان حەزیان مەبکارە خۆبەخشیانەیە ئەگەر ئاگادار بکرێن بە تایبەتی بۆ شوێنێکی وەکو سنتەرەوەی ژیانەوە سنتەری ژیانەوە کە خوا نەکردا ڕێمان تێی نەکەوێ بەڵام لەوانەیە ئازیزێکمان خۆشەویستێکمان کەسێکمان بەڕاستی چوبێتە ئەوێەوە بەو پەڕی خۆشەویستی و ڕێزەوە بەڕاستی خزمەت کراوە بۆیە لەم جۆرە کارە خێرخوازیانە پێویستە بەڕاستی چ موزیسیانەکان چ هونەرمەندانی گۆلانی بێژ بە پیریەوە بێنوە بتوانن بەڕاستی بۆ ساتێک لە کاتی خۆیان و لە ئەو ڕۆژەی خۆیان ببورن بێن خزمەتێکی ئەم چین و توێژە بکەن کە لە کۆمەڵگایە وەک دەزانین ئەم نەخۆشەی نەگریسە بە جۆرێک لە جۆرەکان تەشەنی سەنوە ئەبێت ئێمە بە هەمومان هاوکار بین بەڕاستی و هەمومان داکۆشی کاری ئەم بەشە بین کە پێڵێن سنتەری ژیانەوە لە شاری سلێمانی. هیوادارم بۆ لەمەولا هەر جۆرە کۆنسرتێک لەم شێوازانە ئەکرێ هونەرمەند بتوانێت بە ڕەحابەتی سەدرەوە بە خۆشحاڵیەوە بێت بەرەو پیری. ئێمە زۆر شوێنی ترمان هەیە توانین وەکو بزنس بەکاری بێنین بەڵام ئەشکرێ جارێک بۆ وجدانی خۆمان بەڕاستی کارێ بکەین. ئێمە کۆبوونەوە لەگەڵ ئەوەی ئازیز و خۆشەویست و بەڕێزە هەمومان بۆ یەک مەهام هاتووە بۆوە هاتوو کە پشتگیری شوێنی بکەین کە دووربا لە ئێوە ئینشەڵڵا. زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ لە کارێکی خێرخوازی کۆنسرتێکی خێرخوازی لەگەڵ هاوڕێیانی هونەرمەندم لەم کۆنسرتە بەشدارین. من خۆم بە 3 بەرهەم بەشدارم بۆ هیوایم هەموو هونەرمەندان وەک ئەرکێکی ئەخلاقی ئینسانی لەم جۆرە کارانە بەردەوام بن. وەگوتم ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە بۆ یەکەم جاریشە من کاری خێرخوازیەکەم بۆ هیوایم خەڵکێکی زۆر لێرە ئامادە بێت بتوانین پڕ بە دڵی خۆمان پڕ بە گەروی خۆمان کارێک بکەین ئەو بینەرانی کە لێرەن دڵخۆشیان کرد.